کەروانی ڕابوون و هەستانەوە و تێکۆشانی هەڵگری ئاڵای ئیسلام. 23 ساڵ بەسەر ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری کوردستاندا تێپەڕی. ئەو پارتە کوردیەی ئاهی بەبەر ئیسلام خوازانی کوردستاندا هێنایەوە و ڕابوونی ئیسلامی لە قەیرانێکی ڕاستەقینە و لە لێواری کێشە و لاواز بوون ڕزگار کرد. کۆمەڵی دادگەری بەهۆی ئەوەی لە سەرچاوەیەکی پاک و وەناوی گەلی کوردستانەوە هەڵقوڵا هەرزوو وەک هێزێکی خۆماڵی خۆی خساندا دڵی جەماوەرەوە و لە ماوەیەکی کەمدا بووە جێی هیوا و ئومێدی هاوڵاتیان. بەمووە کارەش لەو دۆخە سەختانەی کۆمەڵ پێیدا تێپەڕی لە نمونە شەهیدکردنی مامۆستا عەبدوڵای خەسرێ و مامۆستا محەممەد سەنگاوی بردومانی بارەگاکانی کۆمەڵ، دەستگیرکردنی مامۆستا عالی باپیر و بەشێک لە سەرکردە و سەدان کەس لە پێشمەرگە و ئەندام و کادیران و دواتریش پەلاماردانی بارەگاکان لە قۆناغە جیاوازەکاندا، هەوڵدان بۆ سووداندنی کەناڵی ئاسمانی پەیام و لە چەندین قۆناغی سەختی دیکەدا خەڵکی کوردستان بەدەم ئەم هێزە خۆماڵیە دڵسۆزەوە هاتوون و بەردەوام وە کێو لە پشتی وەستاونەتەوە. بەردەوامی کۆمەڵ و تێپەڕاندنی کۆسپ و ناڕەحەتیەکان وای کردووە ئەم هێزە ئیسلامیە کوردیە بە قوڵی ڕەگی خۆی لە نێو خەڵکدا داکوتیوە. بە سەرکردەکەی دەڵێن پیاوی مەرد و وەزیر و پەرلەمانتار و نوێنەرانیشی لە ڕیزی پێشەوەی بەرگریدان لە وڵاتیان. کۆمەڵ لە ڕێی میدیا و مەکتەب و دەستگا و مەڵبەند و ئەنجومەن و ناوەند و ڕێکخرا و سەنتەر و پرۆژە خزمەتگوزاری تەندروستی و خێرخوازیەکانیەوە لەلایەکەوە کار بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ئاینی و سیاسی دەکات و لەلایەکی دیکەشەوە چاوی لە ئایندەیەکی گەش و بەدیهێنانی ئێستا و دوا ڕۆژێکی پرشنگدارە بۆ خەڵکی کوردستان تاوەکو ئەموان لە سایی دادگەری ئیسلامدا بەحەسێنەوە. هەروەک لە ڕاگەیاندراوی 23 هەمین ساڵ یادی ڕاگەیاندنی کۆمەڵدا هاتووە بە گەشتدا چوونەوەی گەندەڵی و ستەمکاری، بەرگریکردن لە ناسنامەی ئاینی میلەت، پیشاندانی ئەزموونی جیاوازی حکومڕانی و بەڕێوەبردننی خەڵک، ئۆپۆزیسیۆنی بە پلان و پرۆژە لەو جیاوازیانەیە کە هەمیشە کۆمەڵ و نوێنەرەکانی پێناسێنراوەتەوە. وەک سەرۆک و بەرپرس و کادیرانی ئەمێزە ئاماژەی بۆ دەکەن لەم قۆناغەدا کۆمەڵی دادگەری کوردستان بە دوو ئاڕاستەی سەرەکی کار دەکات. لەلایەکەوە داکۆکی و بەرگری لە ناسنامەی دینداری و موسڵمانیەتی میلەتی کورد دەکات، لە دۆخێکدا کە ملیاران دۆلار بۆ بەلاڕێدابردن و تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری و تێکدانی شیرازەی خێزان تەرخان کراوە. لەلایەکی دیکەوە دژایەتیکردنی ستەم و نادادی و هەوڵ بۆ خۆشگوزەرانی و دابینکردنی ئایندەیەکی ڕوون و ڕەوان بۆ هاوڵاتیان دەدات و لەم بوارەشدا تەواوی تواناکانی خستووەتە گەڕ.